ئەم کاتتان باش بینەران و بیسەرانی بەڕێز لە شوێنێکم سڵاوتان لێبێت بن کامەران حاجە عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ تەوەرمان تایبەت دەبێت بە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان، هەنگاوەکان بۆ پرۆسەی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی نێوەخۆی حزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان، باز لە هەوڵەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان کە تەواوی حزبەکان دەتوانن بڵێم تەواوی حزبەکان لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانن، هەروەها باز لە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەکەین. ئەم مژارانە بە شێوەیەکی گشتی لەگەڵ بەڕێز عەلی حوسێن بەرپرسی مەکتەبی پەیوەندیە کوردستانی و عێراقیەکانی پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆ و تاوتوێ دەکەین. بەڕێز عەلی حوسێن بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. دەسەرەتادا دوای کۆبنەوەیەکی بە پەلەی یەکێتی و پارتی پێم وایە لە پێشوشدا کۆبنەوەی دیکە هەبووە. یەکێتی و پارتی کۆبنەوەیەکیان کرد لە چەند مانگی پێشوودا بەیەکەوە بڕیاریاندا کە ڕێکەوتنیان کردووە ئیتر هەنگاو دەنێن بۆ پرۆسەی ڕیفراندۆم و سەردانی حزبەکان دەکەن. هەر بۆ بەیانیەکە سەردانی ژمارێک لە پارت و لایەنە سیاسیەکانیان کرد لە شاری هەولێر. ئەو کات تێگەیشتنەک هەبوو کە دەگوترا هەنگاونان بەرەو پرۆسەی ڕیفراندۆم هەنگاوی زۆر بە پەلەی یەکێتی و پارتین، بەڵام ماوەیەکە بێدەنگی هەیە، ساردیەک هەیە. ئەم بێدەنگی و ساردیە بۆ هەنگاونان بەرەو پرۆسەی ڕیفراندۆم بۆچی دەگەڕێتەوە، بۆ ساردەی تێکەوت؟ زۆر سوپاس. بۆیە هەموو لایەکمان دەزانین گۆڕانکاریەکانی منتەقە زۆر ینی بە سرعەت و بە پەلە تێدەپەڕن و کۆمەڵێک ئیتفاقاتیش لە ئارادان لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی هەرێمایەتیش. کۆتایی هاتنی شەڕی داعش لە مووسڵ و لە سووریا بە تاکید کۆمەڵێک ڕێککەوتنی نێودەوڵەتی و هەرێمایەتیشی لە دەکەویتەوە. کورد یان کوردستان بڵێن لە هەرێمی کوردستان، کوردیش بەگشتی و بە تایبەتی هەرێمی کوردستان بەشێکی گرنگە لەو هاوچێشە سیاسیەیە. بۆیە حقیقات پارتی دیموکراتی کوردستان بە حکومی پێگەی بە حکومی پەیوەندیەکانی چ لەسەر ئاستی حزب وەکو حزبێکی گەورە لە کوردستان، چ لەسەر ئاستی ئەو کەسایەتیانەی کە ڕۆڵی گرنگ ئەبینن لە پرۆسەی سیاسی لە کوردستان بە تایبەتی جەنابی سەرۆک مەسعود بارزانی، جەنابی سەرۆکی حکوومەت، جەنابی کاک مەسرور ئێستا کە لە ئەمریکایە، پەیوەندیەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی وەکو هەرێمی کوردستان، لەسەر ئاستی هاوپەیمانەتی نێودەوڵەتی بۆ شەڕی داعش، ئەمانە کۆمەڵک هۆکارن بۆی ئێمە لە نزیکەوە هەگەداری ڕووداوەکان بین. کەواتە زیاتر پەیوەندی بە دەرەوە هەیە نەوەک ناوەخۆ؟ نا، پەیوەندی بە ناوە خۆشوەیە بە دەرەوەش. ناوە خۆت بۆ باز دەکەم وی دەرەوەش. زۆر باش. ئێمە ئەو ڕووداوانە سریع تێدەپەڕن، بە پەلە تێدەپەڕن. لەبەرەوەی خەریکە ینی مزایدات یان قسە یان بۆ هەندێک مەرامی تایبەتی هەوڵ دەدەن ئەو پرۆسەی کە بەرنمەیەکی گرنگە پەیوەستە بە ئایندەی هەرێمی کوردستانەوە بە دەستکەوتەکانی هەرێمی کوردستانەوە بکەن بە کەسی یان بکەن بە ڕای حزبەکە یان ڕای کەسێک. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتی سەرۆکە ینی جەنابی سەرۆک مەسعود بارزانی مەبەستی ئەوەیە کە خەڵکی کوردستان و ملەتی ئێمە دانەبڕێ لەو پێشوەچوونانەی کە ئێستا هەن و نەشکەن بەوەی کە فلان حزب یان فلان کەسایەتی سیاسی مەبەستیتی ئەو پەیامەی هەبیتن بۆ کۆمەڵک بابەتی کە پەیوەستە بە حزبەکەی خۆی و پەیوەستە بخۆی. بۆیە ئێمە مەبەستمانە و بە سەراحەتیش لەگەڵ لایەنە سیاسیەکان باسمان کردووە، لەگەڵ بەغداش باسمان کردووە، دەمانەوێت ڕای ملەتی خۆمان وەرگرین لەسەر مستەقبەلی کوردستان کە ئەو گۆڕانکاریە و ئەگەرەکانی دوای شەڕی داعش بۆ خەڵک ڕوونە چۆنە بە چ شێوەیەکە. دەمانەوێت یعنی ئێمە نوێنەرایەتی ملەتی خۆمان پێبیتن، دەمانەوێت بە ملەتی خۆمان بڵێین کاکە ئێمە خەڵکی کوردستان دوای ئەو هەموو کارەساتەی بەسەر ئێمە هاتین، دوای ئەو هەموو گرفتانەی لەگەڵ بەغدا هەوڵماندا لەگە بەغدای پێشووتر لەگە حکوومەتێک لە دوای یەکان کە ئەنفال و زیندە بەچاڵ و ئەوانەی لێ دروست بووە، لەگەڵ بەغدای دوای 2003 کە ئێمە شەریک بووین یان بەشداری کارا بووین لە دروستکردنەوەی عێراقی تازە، چمان بەدەست هات؟ دەستوری نوێمان نووسیەوە پێکەوە دەنگمان بۆدا، بەڵام ئەنجامەکەی شەراکەتی ئێمە قبول نەکرا. بۆی ئەو پەیامە پەیامی خەڵکی کوردستان بی، ینی پارتی و سەرۆک مەسعود بارزانی سەریحە لەگەڵ لایەنەکەن کە ئەبێ ئێمە مزایدە لەسەر یەکتر نەکەین. ئەمە پەیامی بارزانیە بۆ مەسەلەی سەرۆکایەتی هەرێم، پەیامی پارتیە بۆی هەندێک شت لە ڕێدا بباتن. ئێمە دەمانەوێتن بۆ دەنجی خەڵک بگەڕێنەوە، دەنجی خەڵکی کوردستان بگەڕێنەوە، بۆی لە مەحافلی دەولی لە ناوەخۆ لەسەر ئاستی دووە حکوومەتە هەرێمایەتیەکان و بەغداش پێیان بڵێن ئەمە ڕێی خەڵکی ئێمەیە،
بەناوی ینی خەڵک وەڵام بداتەوە نەک بیتە ڕێی حزبك بەسەراحەتیش لەگەڵ لایەنەکان باس کراوە ئەمە بڕیاری حزبێکی دیاریکراونیە ئەمە بڕیاری سەرکردەیەکی دیاریکراونیە ئەمە ئەبێ بە بڕیاری ملت ئەوەی دێت لەگەڵ داخوازیەکانی خەڵک و ملت دەبی با بفەرموو ئەوەی نێ بەجێ دەمینی پرۆسەکە ناوەستی بەڕاستی بۆیە پارتی لای پارتی ببوورە یەکێتی نیشتیمانی کوردستان کە حزبێکی ئەساسیە لەگەڵ پارتی لە کۆمەڵک بابەت بە تایبەتی لە شەڕی دژە تیرۆر و لە هەندێک مەسائلی هاوپەیمانی نێودەوڵەتی پێمان باش بوو کە یەکێتی شەریکی ئێمە بی لەو مەسەلەی ئینجا لەگەڵ لایەنەکانیش قسە بکەین فعلەن یەکێتی هاتە سەرخەت و هەنگاوی باشیش نران ئەو هەنگاوانە بە عەمەلی نران داوا لە لایەنە سیاسەکان کراوە کە نوێنەریان دیارکەن بۆ ئەو بۆ مەسەلەی ڕێفراندۆم کە دەست بە پرۆسەکە بکاتون کاتەکە دیاری بکاتن بۆی بۆ خەڵکی کوردستان و بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی شەڕۆن بیتەوە یەکێتی طبیعی ئامادەی تێدا بووە بەڵام هەموو لایەکمان دەزانین ینی واقعی یەکێتی لە سلێمانی یەکێتی ئامادەی تێدا بووە بەڵێ یەکێتی وەفدی یەکێتی لەگەڵ ئێمە یەکێتی یەکگرتووی ئیسلامی کوردستان یەکێتی نیشتیمانی ئامادەی تێدا بووە یەکگرتووی ئیسلامی ئامادەی تێدا بووە و کۆمەڵک لایەنە سیاسەکانی تریش لە پێکهاتەکانی ئاینی و نەتەوەی ئامادەیان تێدا بووە ئامادەیان تێدا بووە بەڵام بە تاکید کۆبوونەوەکان لە پارتی یەکێتیەوە دەستی پێکردووە اینجا بۆ سەردان بۆ لای لایەنەکانی با ئێمە سەرەحەت قسە بکەین ئەوەی کە تاوکو ئێستا هەڵوێستی هاوشێوەی هەڵوێستی یەکێتی و پارتی نییە بۆ مەسلەی تێڕوانینیان بۆ مەسلەی پرسی ڕێفراندۆم و سربەخۆی هەنگاوەکان بۆ پرۆسەی ڕێفراندۆ زوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیە ئەوان مەرزی کاراکردنەوەی پەرلەمانیان داناوە بۆ دەستپێکردن بە هەنگاوەکان دیکە بۆ پرۆسەی ڕێفراندۆم پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ینی ئایا بەڕاست ئەم هەڵوێستەی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان وای کردووە هەنگاوەکان سستی تێدا بکەوێ یاخود ئەمە کارتی ئیقلیمیە وا دەکاتن کە یەکێتی و پارتی لە ئێستادا سستی بنوێنن حقیقت مەسلەی پێشوەچوونی پرۆسەی سیاسی لە کوردستان تاکید دەستی دۆلی ئیقلیمی ئەگەر هەندێک جار ڕاستە و خۆش بیە ناڕاستە و خۆ یا هەندێک جار ئەگەر ناڕاستە و خۆش نەبیتن هەندێک گرفتە بێ ڕەنگە حەز بکاتن بەڵام دەگەڕێتەوە سەر خۆمان ئەگەر خۆمان و ینی هەموو پێکهاتە و لایەنەکانی سیاسی لە کوردستان خاوەن بڕیاری خۆیان بن و بتوان بڕیار بدەن بە تاکید ینی ئەو کاتە نییە گۆڕانکاری گەورە بەسەر منتەقە داهاتوە پامیشمان بۆ ئێمە هەموو لایەنەکان بۆ دەوڵەتەکانی منتەقە کە ئێمە مەترسی نین لەسەر ئاسایشی نەتەوەی ئەوان گرفتنین بۆ ئەوان و تەجروبەی 25 ساڵی ڕابردوش ئیسپات بووە لەو مەسەلەیە هەنگاوەکان تەسەور دەکەم باش چوینە پێش و خەریکە لە شارعی کوردستانیش ینی ئەگەر سیر بکەی هەتا جادە هەتا خەڵک ئەو حازریەی نەفسی کە خەڵک ئێستا هەیتی ڕەنگە جیابی لەگەڵ پێشووتر تقریبان ئێستا ئاسان نییە حزبە کەسایەتیەک بێت لەسەر مەسەلەی ڕێفراندۆم و لەسەر مەسەلەی سەربەخۆی جورئەت بخۆی بداتن دژایەتی بکاتن باش پێشتر چاوەڕێ ئەوەتان دەکرد چاوەڕێ یەکێتی نیشتیمانی کوردستانتان دەکرد هەوڵەکانی ئەوان تاوەکو قەنەعەت بە بزوتنەوەی گۆڕان بکە ئەویش بێتە نێو پرۆسەکەەوە بەڵام تاوەکو ئێستا لە لای خەڵکەوە ڕوو نییە بزوتنەوەی گۆڕان گفتوگۆکان بەرەو چێگەیشتون یەکێتی تا چەند لەگەڵ لەسەر هەڵوێستەکانی خۆی ماوە کە ڕێککەوتنی لەگەڵ پارتی هەیە ئایا ئێستاش یەکێتی هەر لەگەڵ پارتی هەمان سیاسەتی پێشوو دەکا یاخود بە شێوک لە شێوەکان گۆڕانکاری لە سیاسەتی یەکێتیش دروست بۆ لەوەی کاریگەری گۆڕانی لەسەر بێت تاکید ئێمە دەزانین کە تەسیراتی یەکێتی یان تەسیراتی سلێمانی و شارع لە نێوان یەکێتی و لە نێوان گۆڕان ئەمە تەفەهومی ئەو مەسەلەیە دەکەین بەس تەسەور دەکەین یەکێتیش خەریکە لەو مەسەلەیە دەرباز ببیتن چونکە تو ناکرێ پرۆسەیەکی وا گەورە کە پەیوەستە بە مەسیری و مستەقبەلی ملەتی ئێمە حزبی سیاسیش ئێمە و یەکێتی و هەموو حزبەکانیش ئێمە وەسیلەینە غایە قەزیەکی زۆر گەورەترە بەرامبەر تاریخ و بەرامبەر ملەتی خۆمان ئێمە ڕوبەڕووی مەسئولیت دەبینەوە بەڕاستی پارتی چۆن مەسئولە یەکێتیش بە دەرەجەیەک اینجا حزبەکانی تریش حقیقت مەسئولن بەرامبەر ئەو قۆناغە و بەرامبەر ینی مستەقبەلی ملەتی خۆمان تەسەور دەکەم لە کۆتاییەکەیدا زۆربەی هەرە زۆری لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی و لایەنەکانی تریش لەسەر مەسەلەی ڕێفراندۆم دێنە سەرخەت بەڵام طبیعی بە تاکید لە ڕاڵنیانی لەوەی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵیش دوو خیتابی جیان هەیە
ڕەنگە هەردووچیان بە شێوەک لە شێوەکان هەندێک ئارایان جیابی لەگەل لایەنەکانی تر بەڵام خۆشیان وەکو یەکنین لە هەڵوێستی سیاسیان هەم کۆمەڵ هەم بزوتنەوەی گۆڕان احتیمالە گۆڕان کاریش بەسەر ئەوەی وانیش دابێ بەڵام بەتەکید ڕەنگە هەندێک گفتوگۆ و تێگەیشتنی و تەفاهمی زیاتری بوێت. باش بەڵام تۆ باس لەوە کرد کە خەریکە یەکێتیش قەنەعەتی بۆ دروستبی ئیتر دەبێ هەنگاوەکان بۆ پرۆسەی ڕێفراندۆم بە پەلە بەهاوێژرێ. من تەسەور دەکەم لە دوای هاتنەوەی کاک نەوشیروان بۆ سلێمانی و هەندێک دانیشتنی نێوان گۆڕان و لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوو لەسەر اتفاقاتی نێوان هەردوو لایەن و لەسەر کۆمەڵک مەسائلی ئیداری و لەسەر هەندێک بابەتی سیاسی لە نێوان هەردوو لە بەهاتنەوەی کاک نەوشیروان هەندێک مەسەلەی ئەکلا دەبیتەوە لەوەی کە یەکێتی بڕیاری خۆی بدە لەسەر مەسەلەی ڕێفراندۆم و کۆمەڵک بابەتی تر. کەوایە زانیاریتان هەیە لەوەی لە داهاتوودا نێوشەروان مستەفا لەگەڵ بەرپرسانی باڵای یەکێتی دیدار و کۆبنەوە بکە چونکە تاوکو ئێستا گەڕاوەتەوە هیچ دیدارێکی فەرمی نێوشەروان مستەفا ڕووی نەداوە. تاکو ئێستا تەبیعی هەتا لە گەڕانەوەشی لە ڕاگەیانەکانیش ئێوە بینیتان وەکو جاری پێشتر نەبوو ینی بە شێوە گەڕاوە زیاتر پەیوەستە بە خۆیان و پەیوەندی بە خۆیانەوە هەیە ناتوانین ئێمە قسە لەسەر ئەوە بکەین ڕەنگە هەندێک مەسایلی ئیجتیماعی هەبوون کۆمەڵایەتی بە وەفاتی خێزانەکەی خواڵی خۆش بوو شوعلەخان ماوەیەک لەمەوبەر ئەمری خوای کرد ڕەنگە هەندێکی پەیوەست بی بەوە و ڕەنگە هەندێکی پەیوەست بی بە مەسائلی سیاسی بەڵام لە کۆتاییەکەشدا ئەمە کەسێکی سیاسیە و ڕۆڵی هەیە هەم لە ناو بزوتنەوەکەی هەم لە کوردستانیش بە پێگەی خۆی ناتوانین جارێت چکە هیچ لە تەسریح لە وتەبێژەکان بە ڕسمی دەرنەچوە لەسەر هاتنەوەی پێشتر و لەسەر بابەت ئەو بابەتە سیاسیانەی کە پەیوەستە بە نێوان یەکێتی و لە نێوان گۆڕان بەڵام ئومێدەوارین هاتنەوەی دانیشتن و پەیامەکانیان ئیجابی بی هەم لە نێوان خۆیان و گۆڕان و هەم بۆ مستەقبەلی هەرێمی کوردستانیش بە تاکیدیش گۆڕانیش حرەکەیەکە لە ناو گۆڕانیش و خودی کاک نەوشیروانیش ینی خوێندنەوەیان هەیە دەزانن کە ئەوڕۆ کوردستان بەرەو چێ دەچی کوردستان پێویستی بەچێ ئومێدەوارین ئەوانیش پەیامەکیان هەبیتن بە ئاراستەیەک ئەو ئاراستەیەکە بەرەو لێک تێگەیشتن و بەرەو گەڕانەوە بۆ بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان و بۆ تێپەڕاندنی ئەو قۆناغە چونکە ئەو قۆناغە تەنها پەیوەست نییە بە پارتی تەنها مەسئولیەتی پارتی نیە مەسئولیەتی ئەوانیشە و قەنەعاتیشم وایە یعنی هەر یەکێک هەر لایەنێکی سیاسی هەر کەسایەتێکی سیاسی خوێندنەوەیەکی درست بۆ ئەو واقعە بکاتن ئەبێ لە هەندێک شتی فەردی حزبی بەرژەوەندی تاچی یان عقدەی تاریخی یان نیگەرانیەکانی ڕابردوو تێپەڕێنیتن چونکە حەقیقەت دەستکەوتەکانی ئایندەی کوردستان و دەستکەوتەکانی ملەتی ئێمە و مەسئولیەتی ئایندەی هەموو لایەکمان ئەوە دەخوازی لەسەر هەموو لایەکان بۆ چوون هەیە بازدەوە دەکات پارتی لەگەڵ یەکێتی لەگەڵ کورسیەکانی کۆتا دەتوانن لە 150 پوین ینی زاید یەک قوتار بکەن و دەستەیەکی تازەی سەرۆکایەتی دابمەزرێن ئەمە پرۆژەیەک بووە زۆر جار باسی لەوە دەکرێت ئەمە کارتێکی فشارە ئی پارتی بۆ سەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتێکدا ئەگەر کۆمەڵ و بزوتنەوە داخوازی ئەوە دەکەن بزوتنەوەی گۆڕان داخوازی ئەوە دەکەن پەرلەمان کارا بکرێتەوە پارتی بژاردەی کاراکردنەوەی پەرلەمانی داوەتە دەست بزوتنەوەی گۆڕان لە کاتێکدا ئەگەر دەستبەرداری دکتۆر یوسف محەممەد بێ ئەم بژاردەیەی پارتی لەگەڵ یەکێتی چەندە واقعەکە ئێستا بەشێک لە میدیاکان بە گرنگیەوە باسیرەوە دەکەن دەزانی خۆی تاکو ئێستا هەموو لایەکمان دەزانین لە کوردستان پەرلەمان نەبووتە ناوەندی بڕیاری سیاسی لە کوردستان واقعەکە ینی بڕیاری سیاسی ناوەندی بڕیاری سیاسی حەزب بۆ لایەنە سیاسیەکانن کە ڕۆلیان هەیە لە پرۆسی سیاسی لە کوردستان ئەو پەرلەمانی کە ئێستا هەیە ڕاستە خەڵک دەنجی بۆ داوە بەڵام جەماوەری ئەو لایەنە نەدەنجی بۆ داوە هەر کاتێک ئەگەر ئەو لایەنانە پشتگیری هەر کەسێک لە ئەندام پەرلەمانانەی مەوجود و بە دیارش کەوت لە کوردستان هەر یەکێکەوەی 100,000 دەنجی هینایە 50,000 دەنجی نەگەر بەدەر لەو حزبانە خۆی کاندید بکاتن دەبینین ینی پێگەی چۆن دەبی لە ناو خەڵک بۆیە بە تەسەووری من لایەنە سیاسیەکان ئەبێ بڕیار بدەن لەسەر پەرلەمان و چۆنیەتی کاراکردنەوەی ینی بڕیاردان بۆ پرۆسەی ڕیفراندۆم
بەلای پارتیەوە ئەگەر لە پەرلەمانەوە بێ یاخود نەبێ گرنگ نییە؟ ئەسڵان بەبێ پەرلەمانیش دەکرێت بەڵام خۆی پەرلەمان ئێمە حەز دەکەین ئێمە ینی چەند بژاردەیەک لە پێشلایەنەکان هەیە دەتوانین ئیتفاقی سیاسی بکەین لەو مەسەلەیە ئێمە پەرلەمانیشمان نەبوو هەڵبژاردنمان کرد کاتی خۆی باش هەڵبژاردننی 92مان هیچ پەرلەمانمان نەبوو بەڕاستی ئەمە وەرگرتنی ڕای خەڵکە جار پەرلەمانیش بی خەڵک لەلایەن خەڵکەوە دەنجی پێدراوە دیسان تو مەسلەی ڕێفراندۆم پەیوەست نییە بە هەڵبژاردننی کەسێک یان پەیوەستبی بە سەرۆکی هەرێم پەیوەستبی بە حکوومەت پەیوەستبی بە حزبەکی سیاسی پەیوەستە بە ئایندەی خەڵکی کوردستان ئایندەی خەڵکی کوردستان ئێوە دەنگ دەدەن بۆ سەر بخۆی ئێوە حەز دەکەن سەر بەخۆ بن ئێوە حەز دەکەن لەگەڵ عێراق ببینەوە بەو شێوەیە عێراق شەراکەتی ئێمەی قبول نەبووە بەغدا شەراکەتی ئێمەی قبول نەبوو ئەمە ئەزمموی ڕابردووە مەسەلەکە ئەمەیە یعنی ئەمە پەیوەست نییە بەلایەنێکی سیاسی دیاری کرا بۆیە یعنی نایت و حزبك یان چەند حزبك ڕوبەڕووی پارتی بیتەوە لەو مەسەلەی ڕێفراندۆم بکە بەی پارتی ڕێفراندۆم بکە بە دەستکەوتی پارتی بکە بە امتیاز بۆ پارتی دیموکراتی بەڵام ئێستاش پارتی داوا دەکا و لەگەڵ ئەو بۆ چوونەشەکە پەرلەمان کارە بکرێت پارتی داوا دەکا بەڵام ئەو شروتە تەعزیزیانەی بۆ پەرلەمان ئەگەر پەرلەمان بۆ ئەوەی بی عرقەلە دروست بکاتن لە پێش ڕێفراندۆم و لە پێش پرۆسەی سیاسی لە کوردستان خەڵک ئەو کات وەڵام دەداتەوە حقیقات گەر پەرلەمانە ئەگەر حکوومەتە ئەگەر هەر مؤسسەیەکە لە مؤسسانی حکومڕانی لە کوردستان ئەبێ هەوڵ بدە هۆکاری یەکخستنەوەی هەموو بیر و بۆ چوونە جیاکان بیتن و ئاراستەیەک تەوەجوهە چیوە ئاراستە بکاتن کە لە بەرژەوەندی ئەو قۆناغە و بەرژەوەندی پێشوەچوونەکانی هەرێمی کوردستان بینن پەرلەمان ئەبێ بۆ ئەوە بیتن کارا بکرێتەوە کە بەرنامەی ڕیفراندۆم و سربەخۆیی دابنێتن باش بەڵام لە کاتێکدا ئەگەر دەستەڵاتی ئەوەی هەبێ پارتی و یەکێتی و حزبەکانی دیکە دەستێکی نوێ بۆ سۆرۆکایەتی پەرلەمان دابنێن بەپێی ئەو پرۆژەیە کە ئێمە جێبستی بووینە کەسێکی بەتەمەن لە پاشەوەی کە سەرۆکی پەرلەمان ئامادە نابێت دکتۆر یوسف کەسێکی بەتەمەن جەرسەی پەرلەمان بەڕێوە دەبا دواتر دەستەیەکی نوێ ئەگەر ئیتفاقی سیاسی ئێمە کۆمەڵک لە نەگەینە ئەنجامی کۆتایی بە تاکید ئەبێ هەوڵ بدەین ئەوانەی بڕوامان بەو بەداهاتوی ئەو قۆناغە بەو شێوەیە کە ڕێک دەکەوین لەسەر لە ڕووی یاساییەوە هیچ کێشە نابیتن پەرلەمان دەتوانیتن بە سەرۆکایەتێکی تازە هەڵبژێری لە نێوان خۆیان چەند کەس حازر بی حازر نەبی میم ئەکسەریەتە یعنی قانونە دەتوانیتن پرۆسەکە تێپەڕێنیتن و دەتوانی سەرۆکەشی تازەش هەڵبژێری یان دەتوانی بە شێوەیەکی کاتی بە تەمەندترین کەس سەرۆکایەتی پەرلەمان بکاتن تاکو سەرۆکایەتێکی تازە هەڵدەبژێریتن بەڕێز عەلی حوسێن زۆر جار باس لەوە دەکرێت پرۆسەی ڕفراندۆم ینی هەرچەندە بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان پارتی یەکێتی دووپاتیان لەوە کردوتەوە کە پرۆسەی ڕفراندۆم پرۆسەیەک نییە بۆ ئامانجێکی دیاریکرا بەڵام لەگەڵ ئەوەشدا بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی پێیان وایە ئەم پرۆژێ ئەم پرۆسێ زیاتر کارتێکە بەدەست پارتی هەم بۆ شاردنەوەی کێشەکانی نێوە خۆیە هەمیش بەهێزکردنی پێگەی پارتیە لە ناوچەکەدا دەزانی بێ واقعی بین پێگەی پارتی بۆ 71 ساڵ دەچیتن بژوتنەوەی گۆڕان ئەسڵان لە ئارادانە بووە و ئەو حزبانەی هەندێکی ناوتینان ئەسڵەن وجودیشان نەبووە پارتی بەڕێبەرایەتی بارزانی توانیتی قۆناغی گەورە لە حرەکەی کوردی تێپەڕێنی پارتی حرەکەیەکی جەماوەری گەورە و پێگەیەکی هەرێمایەتی زۆر گەورە و پێگەیەکی نێودەوڵەتی زۆر گەورەشی هەیە ئەنی ئەمە تاریخ دروستی کردووە خۆ ئەمە بە کەسێک و بە حزبێک نایە ئەوڕۆ خەڵکانێک دوێنێ ڕەنگە لە دژی پارتی قسەیان کردیبی ئەوڕۆ دێن بە ینی حقایقەکان بۆ خەڵک ڕۆنەکەنەوە من ئەو ڕۆژانە خەڵکەشی سیاست مەدارە بینم کە ڕۆژێک لە ڕۆژان ڕەنگە لە سەنگەری پارتیش نەبووبی بەڵام ینی واقعی کوردستان ئەبینیتن پێگەی پارتی ینی بە قسە و بە دووشتی نووسینی فەیسبوک و بە دوو خیتابات کەم نابیتەوە پێگەی پارتی تاریخ دروستی کردی حقیقت ئەوڕۆ سەرۆک مەسعود بارزانی وەکو کەسایەتێکی نێودەوڵەتی وەکو پێگەیەک لەسەر ئاستی دنیا مامەڵی لەگەر دەگرێتن ینی ئەمە چی بکەینە بەڵام مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی بەڵام سیاسەتی پارتیش ئەگەر تەمەشا بکەین مەتاتیە ینی سیاسەتێکی ڕوون نییە زۆر جار ئەگەر حزبێک لە هەرێمی کوردستان لە بەغدا نزیک ببێتەوە
کۆمەڵی قسەی لەسەردا دەکەن دەڵێن ئەمە بە شێوەیەک لە شێوەکان لە دەرەوەی بازنەی کوردایەتیە. ئێستا کەس نازانێت هەرێمی کوردستان وەک بەشێک لە عێراق مامەڵە لەگەڵ بەغدا دەکات، سیستەمی بەغدای قبوڵە قبول نییە، لە کاتێکدا زۆر جار دەڵێن مافی کوردستان هەموو حقوقەکانی لەلایەن بەغداوە پێشەل کراوە، بەڵام پەیوەندێکی باشیش لێنەوەن بارزانی و عەبادی تا دەبیندرێ. دەزانی پەیوەندی دەبێت تاکو و کۆتایی ئەبێ هەوڵ بدەین پەیوەندیەکان تێک نەچن، چونکە ئێمە کۆمەڵێک شت هەیە هاوپەیمان لێرن، هاوپەیمانان لێرن، ئەمریکا لێرەیە، ئەوروپا، فەرەنسا، کەنەدا، بڵێم ئەوروپیەکان بڵێن بە فەرەنسا و کەنەدا و زۆر دەوڵەتی تر لێرن، ینی هاوکاری ئێمەنە، پشتگیری ئێمەنە. طبیعی دۆستەکانیشمان هەندێشت پێمان دەڵێن دنیا مەساڵەحە، کەس نایە دینارێک بە خێرمان بداتێ بێ خێرمان، کەس نایە فەرشی سوورمان بۆ ڕابێخی بڕێوەرە دەوڵەت بۆ دروستکەم، کیانت بۆ دروست دەکەم. ئێمە هەتا ئێرە لەگە خەڵکێک دەبین مەساڵحی ئەو دەپارێزین، ئەویش هەتا ئێرە لەمە دووە کورد بە عاتیفەت سیاست ینی مەسەلەی عاتیفە مەسەلەکە سیاسەتە، ئێمە سیاست دەکەین. بەغدا چاک دەزانیتن پێگەی کوردستان، پێگەی هەرێمی کوردستان لە چێە؟ چاک دەزانی، ینی پێکاتەکانی سیاسی لە عێراق خوێندنەوەیان هەیە بۆ پێگەی هەرێمی کوردستان دەزانن، بەڵام بە تاکیدیش خۆ بەغدا بڵین بەغدا چێە؟ خۆ بەغدا ڕەنگە ئەو کەسانی لە بەغدا خۆیان حکم لە دەستەوان نەبی لە دەست خەڵکەکی تر بیتن، دەزانین واقعی بەغدا کۆمەڵک خەڵک کۆمەڵک ئەجەندا حکمی بەغدا ئەکەن. ئەگەر نا ئێمە حەز دەکەین ئەگەر بەغدا فعلان خاوەن ئیرادەی خۆی بی، خاوەن قراری خۆی بی، بەغدا دەستوری کە دەنگمان لە سەداوە جێبەجێ بکاتن، ئێمە شەریک بین شەراکەت ڕنگ بداتەوە لە بەغدا، بە تاکید ئەمە ڕوبەڕووی ئەو گرفتانە نەدەبووین و ئێمەش نەدەهاتین ئێستا بە خەڵکی خۆمان بڵێن وەرن با ڕێفراندۆم بکەین بۆی بڕیار لەسەر مەسەری خۆمان بدەین، چونکە دەرفەتێک بۆ کوردستان هاتە پێش. ئەو دەرفەتە هەموو کاتێک کەمەران نایە، ینی ڕەنگە هەلومەرجەنی و دەوڵەتیەکان هەموو کاتێک لەبار نەبن. ئێستا کۆمەڵک فاکتەر هەن کە دەرفەت بۆ کوردستان دروست دەکەن، بە تایبەتی مەسەلەی شەڕی داعش و کردنەوەی دەرگای دەرەوە بۆ کوردستان. ئەوڕۆ دنیا مەساڵحی لێرەیە، ئەمریکا، ئەوروپا مەساڵحیان لێرەیە لەسەر ئاستی هەرێمایەتی، لەسەر ئاستی نێودەوڵەتی، هەم بۆ دژی تیرۆر، هەم بۆ بەرژەوەندەکانی ئابووری و بەرژەوەندەکانی سیاسی، مستقبلیان لە منتەقەی تەوازناتی سیاسی لە بینی دەوڵەتەکانی سیراعاتی ناوچەکە. کورد بەشێکی گرنگە، کورد لە ناو ئەو معادلەیە هەم لە ڕووی سیاسی، هەم لە ڕووی عسکەری سەربازی و هەم لە ڕووی ئابووری ژمارەیە کە حیسابی بۆ دەکرێتن. تأكيد ئەو ژمارەیەش تعامل لەگەڵ واقعی هەرێمی کوردستان دەکەن. واقعی هەرێمی کوردستانیش بە ژمارەیەک پارتی و یەکێتیە. ئەوڕۆ سەرۆک مەسعود بارزانی ڕێبەرایەتی کوردستان دەکاتن، سەرۆک مەسعود بارزانی سەرۆکایەتی لەشکر دەکاتن، یەکێتی هاوپەیمانە لەگەڵ ئێمە. کۆمەڵک حزبی دیکە ئێمەش لە حکوومەت لەگەڵماندانن. ئێمە حەز دەکەین هەمومان پێکەوە لەو پرۆسەیە هەوڵ بدەین ببینە پێشەوە. بەڵام پشتگوێ خستنی حزبەکانی دیکە زۆر جاران باس دەوە دەکرێت کە ینی کێشەیەکی گەورەی لە بەردەم پرۆسی ڕێفراندۆم کە ئێمە حزبەکانمان لە چێ پشتگوێ خستووە؟ ئێمە جەنابی سەرۆک بارزانی چووە بۆ ئەمریکا، ڕئیسی ئەمریکای بینی، ڕاوێژکاری ئەمنی قەومی بینی، نایبی ڕئیسی ئەمریکای بینی، وەزیری پێشمەرگە کە لە بزوتنەوەی گۆڕان بوو لەگەڵی بوو، کاقوبات تاڵەبانی کە جێگیری سەرۆک وەزیران هەرێمی کوردستانە، کوڕی جەنابی مامجەلال لەگەڵی بوو، لە بۆی تەوازناتی ناوی یەکێتی ڕەچاو بکرێ، کوڕی کاک کۆسرەت کە وەزیری ئاودانکردنەوەی لەگەڵی بوو، کۆمەڵک خەڵکی بڕیار بەدەست لە هەرێمی کوردستان لەگەڵی بوون. زۆر بە سەراحەت لەسەر مەسەلەی ڕێفراندۆم، لەسەر مەسەلەی سەربەخۆی لەگەڵ ئیدارەی ئەمریکا باس کرا. هاتنەوە کە لێرە ژووری عەمەلیات دامێن لایەنەکان حازر بن، دیبینیمان چ دروست بوو. بەداخەوە بۆیە یعنی ئێمە سەریح بووینە حقیقت لەگەڵ یەکێتی و لەگەڵ لایەنەکانی تریش بە سەراحەت پێمان گوتینە مەسەلەی ڕێفراندۆم ئێمە لەگەڵ بەغدا شەراکەتی ئێمەی قبوڵ نییە. کاکە دوێنێ بەبێ پارتی چوون، بەبێ فراکسیۆنی پارتی چوون لە بەغدا دەنجیان بۆ میزانیەدا، میزانی عێراق، دەنجیان بۆ حەشدی شەعبیدا کە حەشدی شەعبی بە قانون تەمینی پێداویستەکانی بۆ بکرێ بۆ بەشێک لە مەنزومەی دیفاعی عێراق. پێشمەرگە کە بە پێی دەستور بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراق، پێشمەرگیان بچوو کردووان بە بەشێک لە قیادەی قواتی بەڕی عێراقی، لە بەشە گەورەکە کردوان بە بەشێک لە بەشەکە، جزئێک بچووک لە بەشەکە. و مەسەلەی میزانیەش کە بینیمان ئێستا جارێککە دەچن لە محکەمەی فیدرالی شکایەت دەکەن، چونکە ئەسڵان ئێمە تەجروبەمان هەیە لەگەڵ حکوومەتە یەک لە دوایی یەکانی عێراق لە دوای 2003
دەستور هەیە جێبەجێ ناکەن ئیتیفاقاتی سیاسی هەیە جێبەجێ ناکەن یاسا هەیە لە پەرلەمان دەنجی جێبەجێ ناکەن حقیقت عێراق لەسەر ئەساسی تەوافقات دامەزراوە ئەگە مەسەلا بەوە بیتن زۆرینە و کەمینە طبیعی بەتاکید هەموو کاتێک ئەوان زۆرینە دەبن ئەوان زۆرینە دەبن نابی لە ئەمە ملەتە چی ئەمە ملەتی کورد و عەرەب شەریکن و پێکهاتەکانی تریش لەگەڵی لەو وڵاتە ئەبێ ڕەچاوی پێگەی هەرێمی کوردستان و تەسحیاتی هەرێمی کوردستان ئەگەر ڕەچاو نەکەن ئەبێ ئێمە بڕیار لەسەر مەسەڵی خۆمان بدەین زۆر جاران مەسلەی ڕیفراندۆم ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ هەر پرسێک بێت زۆر جاران ینی بە شێوک لە شێوەکان دەستکەوتی حزبایەتیشی تێدا بۆ گەمەیەکی سیاسی لە پشتەوە بووە بۆ چون هەیە دەڵێ سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان ڕاستە لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم ڕشتە بەڵام بە ئاشکراش دەڵێ ئێمە دوای ڕیفراندۆم گفتوگۆ لەگەڵ بەغدا دەکەین کە وایە ئەگەری ئەوە هەیە ینی بەرهەمێکی باشی بۆ کورد نەبێت تەنیا مەسەلە ئەنجامدانی ڕیفراندۆمە و کارتێک بێ بۆ سەر بەغدا ئەمە حەکیم بە ئاشکرا دەڵێ ئێوە ینی زیاتر وەکو کارتێک بەرامبەر بە بەغدا چەخۆ کاک نە بەڕێز عەمار حەچیم و نە عەبادی و نە دەوڵەتەکانیش بڕیار لەسەر مەسیری ملەتی خۆمان ملەتی ئێمە نەدەن ملەتی خۆمان بڕیار لەسەر مەسیری خۆی دەدا باشە میلەت ئەگەر بڕیاریدا سربەخۆیی ویست کامەران تاکو ئێستا لە بەرەوەی ڕیفراندۆم نەکراوە هەر قسەیەکی سربەخۆیی بکرێت دەبینین لە ڕاگەیاندنەکانی دەڵێن ئەمە قسەی پارتی دیموکراتی کوردستان ئێمە نازانم چیمان نییە باسی سەر چ قسەی دژی سربەخۆییە کە پێچەوانەی هەموو بنە یعنی مەبدەعەکە کە ملەتی ئێمە قوربانیەکانی ئێمە خۆینی شەهیدەکانمان لە پێناو بۆتە قوربانی ئێمە دەمانەوێتن کە قسەش دەکەین لەگە بەغدا بەناوی حزبەکی سیاسی قسە نەکەین بەناوی چەند حزبی سیاسی قسە نەکەین لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی دەوڵەتە هەرێمایەتەکانیش قسە دەکەین سبەی ئمە پێویستیمان بە گفتوگۆیە لەگە بەغداش پێویستیمان بە گفتوگۆیە بەڵام سبەی دەچین گفتوگۆ دەکەین دوو حزب دەچن سواری لەوانەیە لەولا برێنکە کە مەڕەی فران حزبە ئێمە لەگەڵ سەر بخۆی نین بەڵام کە تو ڕیفراندۆمت کرد تو وەکالەتی ملەتی خۆت پێیە باشە بەڵام دەوڵەت ڕادەگەینن تو کە دەچێت لەگە بەغدا قسە دەکەی بە بەغدا دەڵێ کارتی فشار شتێکی خراپە کارتی فشار باشترین شتە کە بەغدا شەراکەتی ئێمەت قبول نەبیتن ئەمە پەیامی ملەتی ئێمەیە کە ملەتی ئێمە سربەخۆیی دەبێت ئێمە سربەخۆیی دەکەین ملەتی کوردستان ینی زۆرینە دەڵێن ینی هەموو خەڵکی کوردستان دەنگ بە بەڵێ دەدا بۆ سربەخۆی و دامەزراندنی دەوڵەتی کوردی پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ئایا سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی ڕادەگەینێ قەزیەک لە محکەمە هەیە لە دادگا من محامیم دەزانم بە پێی فلان مادەی قانونی فلان حکم دەبی ئەوەندە بەڵام لەبەرەوەی محکەمەکەی تەجیل کراوە یان تاکو ئێستا نەدراوە بە دادگا من ناتوانم المتهم بريء حتى تثبت إدانته متهم بريء حتى إثبات إدانة نبيتن باشي حكمك لسر أدريتن إما دزانين منو جنابتك وهاولاتك خلشي كل سنة قناعات مانوايا بەڵام ئەم قەنەعاتە بۆ بەواقع بۆ بە مەسەلەی دستوری و قانونی هەتا بتوانین ئێمە بەرامبەر دنیا قسەی پێ بکەین نەبووە کە تو سبەینێ هەڵبژاردنت کرد دەنگتدا بۆ ڕیفراندۆم سبەینێ سەرکردایەتی سیاسی کوردستان و بە تایبەتی سەرۆکایەتی هەرێم حکوومەت بە ناوی خەڵکی کوردستان پەرلەمان یعنی ئەگە سبەی پەرلەمان کارا بکرێتەوە یان هەتا کاراش نەکرێتەوە خۆ پەرلەمان مەوجودە خۆ ئەندام پەرلەمانەکان مەوجودن خۆ سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر سەرۆکی پەرلەمان لەوێ گرفتەکە خەڵکی تر مەوجودە دەتوانن بچن لەگە دنیا قسە بکەن بڵێن کاکە ئەمان پەیامی ملەتی ئێمەیە دەتوانن مفاوەزاتی لەسەر بکەن ئەو کات کەواتە ئامانجەکە دامەزراندنی دەوڵەتی کوردیە تەکید خۆ ئەگەر ئامانج دامەزراندنی دەوڵەتی کوردی و کوردستان ئێمە دەوڵەتی کوردستان دادەمەزرینی دەوڵەتی کوردستان چونکە پێکهاتەکانی تریش لە کوردستانە مەسیحیەکان بە کلد و بە ئاشور و بە سریان و بە ئەرمەن لێن تورکمانەکانی لێن ئەدیان و قەومیاتی لێن ئەمانە هەمووی کوردستان پێک دەێن ئێمە دەمانەوێ دەوڵەتێکی کوردستانی بی کە تعبیر لە هەموو پێکهاتەکانی کوردستان بکاتن نەک تەنها پەیوەستبی بە کورد بۆیە ئێمە سەردانی پێکهاتەکانی ئاینی پێکهاتەکانی نەتەوەیی ئەوانیش بە دڵنیاییەوە پشتگیرن لێرە و لەوێ ڕەنگە هەندێک باش هەبیتن کە ئەویش پەیوەستە بە هەندێک ئەجندای ئیقلیمی بەڵام بە تاکید لە کۆتاییەکەیدا پێکهاتە نیشتیمان پەروەرەکانیش لەگەڵن باش با ئێمە سەریح قسە بکەین بۆ مەسەلەی سربەخۆیی و دامەزراندنی دەوڵەتی کوردی بمانەوێ نەمانەوێ پرۆژەکە لە نێو پارتی لەدایک بووە و لە نێو
عقلی خودی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەدایک بووە. هەر حزبێک ڕاستە پشتگیری لە دامەزراندنی دەوڵەتی کوردی دەکات. بەڵام ئەگەر پێیان بڵێ چەندە گرنتی ئەوە دەدەی دامەزراندنی دەوڵەتی کوردی ڕوودەدا واقعە دەرفەتەکە لەبارە زۆربەی زۆریان پێیان وایە کە کۆمەڵێک گرفت هەیە دەبێت چارەسەر بێت. بەڵام پارتی و خودی مەسعود بارزانی پەیوان نییە کە ئێستا بە هیچ شێوەک مساوەمە لەسەر ڕاگەاندنی دەوڵەتی کوردی بکرێت. پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە وەک بڵێ ئەو شتێک لە شتێک بزانێ حزبەکانی دیکە ئەو شتەن نەزانن. ئایا بەڕاست شتێکی لەو جۆرە هەیە کە ئەوەی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان دەزانێت بە تایبەت مەسعود بارزانی سەرکردەکانی حزبەکان ئەو زانیاریان نەبێ لەبارەی دامەزراندنی دەوڵەتی کوردی؟ دەزانی پارتی شوکو هەر حزبەکی سیاسی پەیوەندی هەرێمایەتی هەیە، پەیوەندی لەسەر ئاستی دنیا هەیە. ڕەنگە هەندێک تەسریحاتی ئێمە لەسەر ئاستی سەرۆکایەتی جەنابی سەرۆک بارزانیە یان سەرۆکی حکوومەتە یان کاک مەسرۆرە ئێستا لە ئەمریکا یان ئەندامانی مەکتەبی سیاسینە قسەکەن، ڕەنگە هەندێک جار گرفتیش بۆ ئێمەش دروست بێ. ئێمەش مەساڵحمان هەیە، پەیوەندیمان هەیە، بەڵام بەتەکید ئێمە قەزیەیەکمان هەیە کە قەزیی ملەتەکە. ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ دەوڵەتەکانی منتەقە لەگە ئەحزابی منتەقە، بەڵام ئێمە ناین بڕیاری خەڵکی تر جێبەجێ بکەین. ئێمە بڕیاری خۆمان و دەمانوێت بڕیاری ملەتی خۆشمان بین. ئێمە پەیوەندیمان لەگە دەوڵەتەکانی منتەقە هەیە لەسەر ئەساسی بەرژەوەندی هاوبەش. ناین ئێمە بین خەڵکێک چی دەوێت ئێمە ئەوە بکەین. حقیقت لایەنە سیاسەکانیش لە کوردستان قەت ما ئەوەی دەبینین ئێستا تەحەدەک ڕەنگە فترێک پێش ئێستا زۆر بەو شێوەنەوەی، بەڵام ئێستا بە شێوەیەکی گشتی زۆربەی هەرە زۆری ڕەنگە هەموو وەکو یەک قسە نەکەین. یعنی مەرجنی هەموو ئینسانەکان هەموو کەسەکان ئەگە وەکو یەک قسەمان کرد خۆ ببینێ بە یەک کەس مەرج نییە لە تعبیرکردنی ڕەنگە بە شێوەی تر و تێبینی تر هەبیتن، بەڵام بە شێوەیەکی بەرچاو لایەنەکان پشتگیری مەسەلەی ڕێفراندۆم دەکەن. بەڵام لە ئالیەتەکەی جاری وەیە هەندە پشتگیری مەبەستم لە پشتگیری نێودەوڵەتیە لە ساڵی 1970دا ئەمریکا دژی شۆڕشی ئەیلول وەستایەوە کە مەلا مستەفا بارزانی سەرکردایەتی دەکرد. ئەمڕۆ هەر ئەو ئەمریکایە لە کۆشتی سپی لە نەوەی مەلا مستەفا کە کوڕی مەسعود بارزانی دەبی مەسرور بارزانی ژەنەرال هێربێت ماک ماستەر ڕاوشکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکای پێشوازی لە مەسرور بارزانی دەکات. پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ئایا ئەو زانیاریانەی کە لەلایەن سەرکردایەتی پارتیەوە هەیە حزبەکان لە بەردەستیان نییە، ئەو دڵنیایە نییە؟ ئەگەر نییە بۆچی پارتی ئەو دڵنیایە نادە بە سەرکردەکانی دیکە؟ ئەمریکا وڵاتی مؤسساتە، وڵاتی سیستەمە، کۆمەڵک مؤسساتی گرنگ هەیە لە ئەمریکا بڕیار دروست دەکەن تەکید. بەڵام ئەبێەوە لە بیر نەکەین ئەمریکای 2014 هەتا 2017 ئەمریکای 75 نییە. ڕۆژهەڵاتی ناوەڕاستی 2014 بۆ 2017 ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ساڵی 75 نییە. بەرژەوەندی نێودەوڵەتیەکانی 2010 بەسەرەوە یان 2003 بەسەرەوە تاکو ئەمڕۆ بەرژەوەندیە سیاسی و ئابووری و سەربازیەکانی ساڵی 75 نییە. واقع حال بۆتە ئەوە زۆر جار بازدەوە دەکرێت کە دامەزراندنی دەوڵەتی کوردی ئەوە نەوەک هەر خواستی خەڵکی کوردستان بێ، ئەمە خواستی بەرژەوەندی و وڵاتانی لە هێزی جیهانیش. جارێ دووشتە، یەک ئیسپات بووە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و بۆ دەوڵەتەکانی منتەقەش ئەگەر واقعی بن. تاکو کێشەی کورد مەسەلەن چۆن فەڵەستین کێشەیەکە لە ناو دووەلی عەرەبی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرفتەکە کە پێویستی بە چارەسەر هەیە بە یەکلاکردنەوەیە، بەڵام بەتەکید تایبەتمەندی فەلەستین یان تایبەتی کوردستان جیایە. کوردستانیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاکو کێشەی کوردیان کوردستان بە تایبەتی لێرە لەو مەرحەلەیە لێرە چارەسەر نەبیتن ئیستیقرار لە منتەقە ڕوو ناداتن. خاڵی دووەم بوونی ئێمە ئێستا ئەگەر پێشتر مەترسیش خەڵکێک بە مەترسیشی زانیبی لەسەر ئاستی هەرێمایەتی، ئێستاوە دەرگامان بۆ کرایتەوە، دەرگای ئابووریمان بۆ کرایتەوە، دەرگای سەربازیمان بۆ کرایتەوە، مەتاراتمان بۆ کرایتەوە، وفود ڕاستە و خۆدێنە ئێرە قیادەی سیاسی کوردستان دەبینن، کۆمەڵک لە ڕاوێژکاری سەربازی و ئەمانە دێن ڕاستەخۆ مامەلە لەگەڵ پێشمەرگە و لەگەڵ
سوپای کوردستان دەکەن ڕاستەوخۆ پێشمەرگەی کوردستان پرچەک دەکەن موچە خەریکە بۆی دابین بکەن ئەنی ئەمە لە ڕووی سیاسیەوە کەم نیەکە ئەمە پێشوەچوونی زۆر گەورەیە زۆر باشە بەڕێز علی حوسێن دیارە پێشاتێکی تازە ڕوویدا بەیەکەوە لەگەڵ بینەرانیش سەیری ئەم پێشاتە تازە دەکەین ئەوی پرس کرد لەوانە باسی لەوە کرد کە ڕێگان نادەن بە وڵاتانی هەرێمی دەست دە کاروباری ناوخۆی عێراق وەربدەن من ئەم وتەیە عەبادی دەکەم بە پرسیارێک بۆ میوانەکەم بەڕێز علی حوسێن بەڕێز علی حوسێن هەرێمی کوردستان کە باز لەسەر بەخۆیی دەکات دیارە بمانەیە و نەمانەیە وڵاتانی هەرێمی تاوەکو ئێستا پێشوازیان لێ نەکردووە بە تایبەت ئێران دژی ئەو پرۆسەیە دەوەستێتەوە دەڵێن عێراق لەژێر هەژمونی ئێرانە ئەم قسەی عەبادی پێشبینی ئەوەی لێ دەکەی دەست و پەنجەی ئێران بۆ بگرێ لەوەی کە دەست دە کاروباری عێراق وەربدا یاخود ئایندەدا مەترسێک بۆ سەر هەرێمی کوردستان لەبارەی پرسی سەربەخۆیەوە دروست بکات من پێشتر باسم کرد مامەڵەی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی و ئێستا بەرژەوەندەکانی دنیایان لێرە جیایە ئێستا لەگە ساڵەکانی ه 75 و 80ەکان ئەوڕۆ مەساڵحی دنیا لێرەیە ئەگەر لە بیرمان بیتن داعش کە داخلی عێراق بوو یەکەم جارکە هاتە مووسڵ هەموو چەک و ئیمکانیاتی کەتە دەست جێشی عێراق کەتە دەستی داعش دەستیان بەسەر مووسڵ داگرت بەرەو سەلاحەدین چۆن منتەقەی تکریت کە تەواو کەتە دەستیەوە هەتا سپای کار چۆن منتەقەی ڕۆمادی و نزیکی بەغدا بوون کۆمەڵگەی نێودەوڵەتی نوقایان نەکرد بەڵام کە گەیشتە مەخمور و گۆڕ ئێمە لەوێ بووین مەجموعە کەوادر ئێمە لە گوێڕ و مەخمور و ئەوانە بووی کە هێرشیان کرد یەکسەر کۆمەلگەی نێودەوڵەتی و بەتایبەتی ئەمریکا هاتە سەرخەت ئێستا هەم بەغدا هەم دەوڵەتی منتەقەش دەزانن ئێرە خەتەکە ینی خەتی سوورە بەنسبەت پارێزراوە بەنسبەت خەڵکێک ئەگە بێوێ گرفت دروست بکە لێرە و لەوێ تەسەور نەکەن دێن لێرە شەڕەشکە دروست دەکەن بە ئارەزوی خۆیان دێن دەستوەردان دەکەن لێرە تەکید ئێرە قاعیدەی دەوڵەتان لێرەیە و مەساڵحی دەوڵەتان لێرەیە من دڵنیاییەوە نەک هەر ئێمە دەپارێزن بەرژەوەندەکانی خۆیان لێرە دەپارێزن بۆیە ئەوەی ئێستاش ڕوو دەداتن ئەوەی ڕۆژ ئاوا مەسەلەی پرچەکردنی پەیەدە لەلایەن ئەمریکا و کۆمەڵک شت هەیە ڕەنگە ڕوون نەبی تاکو ئێستا بە تەکید دەوڵەتان مەساڵحیان هەیە دەوڵەتە هەرێمایەتیەکان نەوعەک بەرژەوەندیان هەیە تورکیا ئەجندایەکی هەیە ئێران ئەجندایەکی دەتوانین بەبوورە لێرە یەک شت پێ بڵێمێک قەوس بەڵام تەکید بەرژەوەندەکانی ئەمریکا و رووسیا جیایە لە بەرژەوەندەکانی دەوڵەتەکانی منتەقە و هەندێک شت تاکو ئێستا بۆ ئەو دەوڵەتانەش ڕوون نییە مستقبلیان چۆن دەبی و بەچە شێوەیەک بۆیە تاکید لێرە ئەولەویەتی وان مەسەلەن داعشە داعش کۆتایی ببینن دوای داعش پاراستنی بەرژەوەندەکانیانە لێرە لە منتەقە تاکید و کورد وەرەقەیەکی بەقوتە ئێمە دەمانەوێ هەبین وجودمان هەبی ئایندەمان ڕوون بیت دەستکەوتمان هەبی تاکید خەڵکەشیش دەیەوێت بەرژەوەندی بپارێزرێ ئێمە بەرژەوەندی ئەو دەپارێزین بەڵام بە شەرتێک بەرژەوەندەکانی ئێمەش بپارێزرێ دەست پێ دەکەین لە ریفراندۆم و لەسەر بەخۆی و دەمانێت بە دیالۆگ بە تەفاهومیش دیارە لە ڕابردوودا کورد ڕوبەڕووی زوڵمی زۆر بۆتەوە ئێستاش کە گەورەترین خەونی کورد گەورەترین پرۆسە بەدیهێنانی خەونی گەورەی کووردە ئەویش سەربەخۆیە یعنی تێگەیشتێک هەیە لەوەی ئەگەر کورد هەنگاو بهاوێژێت بۆ ئەو پرۆسەیە ڕوبەڕووی شەر دەبێتەوە دڵنیایی لەوە هەیە کورد ئەنفال نەکرێتەوە چیمیاباران نەکرێتەوە و زوڵم و زۆرداری بەسەر نەکرێت ئێمە لەگە بەغدا مشکلەمان هەر هەیە کاکە ئەنی لەگەڵ بەغدا ئێمە بەردەوام گرفتمان هەیە باشە بەغدای مالکی نەبوو دەهات تهدید بکە F-16 دێن کوردستان ئەوە دەکەن ئێمە بۆ لەسەر حکمی ذاتی یان لەسەر فیدرالی یان لەسەر ئەوەی بچی شەڕ بخۆ ئەگە شەڕژبی با شەڕبی لەسەر بەخۆی کە بە دڵنیاییەوە شەڕ نابیتن بە دڵنیاییەوە شەڕ نابیت چونکە تاکید بەرژەوەندی دنیا لێرەیە ممکنیشنیان لێ بگەڕێن بەرژەوەندەکانیان کەوتە ژێرمەترسی زۆرش کات تەواو بوو سوپاس دەکەین ماندوومان کردی بەڕێز علی حوسێن بەرپرسی مەکتەبی پەیوەندیە کوردستانی و عراقیەکانی پارتی دیموکراتی کوردستان دووبارە زۆر سوپاس دەکەین کاتی زۆرمان لێسەندی بینەران و بیسەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوو